بۆ ئافرەت بانگخوازی دەکرێت یعنی دوێنێ لایڤێک بوو حەزم لێ بەشدار وەزگوتم با پرسی مامۆستاکەم ئافرەتێک بوو لایڤێک کردبوو بە نیقاب ڕێزم بۆ نیقابەکەی وەزمەوەستم دەیوت ئاسایی ئافرەت و نازانم خێزانەکانی پێغەمبەر و قسەیان بۆ درود و خەلیبی قسەیان بۆ ئەوەی کردووە ئەسحاب و شت بەس حەزم لێ بوو ئیتر ڕیکۆرد کەم لۆی بنێرم. زۆر باشە چشرینەکەم ئافرەت بە نیقاب و جوانەکان دەرنەخا و دەنگی ناسک نەکاتەوە بۆ کۆمەڵی ئافرەت قسە بکە لە شاشەیەکەوە لە شوێنێکەوە ئەمە ئاساییە و بە تایبەت بابەتی ئافرەتانە باسکە و تایبەت بە ئافرەت بۆی ئافرەت بتوانن گوێ لەو ئافرەتە داعیە بگرن ئەمە هیچ کێشەیەکی تیان نییە والله تعالى عالم چونکە بۆ خۆی یعنی ئەگەر ئێمە سیرکەین زانامان هەیە یعنی لەوانە باسی ابن حەزمی ظاهریەکەن مامۆستاکەی ئافرەت بووە بەڵام بە شێوازێکی شەرعی لە چۆن بڵێ بە نیقاب و بە حیجابەوە دەستی پێوتووە و لەگەڵ بوونی مەحرەمە کەواتە هیچ کێشەیەک نییە ئەگەر ئافرەت بتوانێت بەو ڕێکارە شەرعیانێکەوە باسم کرد دەرس بڵێتەوە یان بتوانێت ئاوا لە شاشەیەکەوە کۆمەڵی ئافرەت خڕەوەکە و وەریانگریە و قسەیان بۆ کرد.